کۆمەلگەها سۆپارتۆ یا گوهدانا چاند و کەلەپورێن کوردیل باژارێ قامشلۆ سمینارێک لەسەر دیرۆکە تەڤگەرە سیاسیە کوردی پێشکەش کرد. سمینارە گۆژلایە مامۆستە حەسەن ساڵح هاتبوو پێشکەشکردن بە ئاوایەکی بەرفرە لەسەر دیرۆکە تەڤگەرە سیاسی و پارتیەن سیاسیە کوردی بە ئاوایەکی بەرفرە هراوەستیە. ئەف تەناقضاتێ نابێنە قیادیە و لەخەسن پشتی گۆش حەبسێ دەرکەتن انعکاس بەسەر وەضعیە ڕێخستنێ و گەلێک ناکۆکی ناوادە چێبوون بوونە چار قسم يعني هناك أهلي ديركي بيتر إدو لما ندخل أهلي ديركي أو فكرنا معارضة كان عنا عقيدة هنا مجموعة قامش لوجي أفيكو بيتر وقبودي كفن بون حزبي يدو إيوي كوملا خوردابون أو ناجي خدابون السرحب يعني باش تقرتيها خطا عام تكرن يا حزب متوازق من لد دیروکا تەڤگەرە کوردی دستوری ناس بکە و تشتێ بەری پارتیا کچێ بوو ساڵە 1950 بناس بکەین و ئەم دوراکە تشتێک کردن لا پارتیا دووگەلەکەی شقاقات چێ بوو ئەم دخوازین یۆملەت جوا دەرسا بستین و فێدە بکەن و بیرۆکە یەک بن و خیتابە کوردی یەک بن. سمینارە گۆگەلە کەساتیەن سیاسی و جوواکی و ڕۆشنبیری لێ ئامادە بووبوون و بە ئاوایەکی بەرفرە بەشداری گۆتوبێژان بوون. ئێمە ئەم وەک کۆمەلاک دیرۆکی کۆمەلا سۆپارت و بۆ کارێ مە گوهدانا دیرۆک و فلکلۆرێ کوردی ئەم دخوازین بۆ ملەت ئێمە دیرۆک و ڕەوشە تەڤگەرە خۆی سیاسی ناس بکێ ئەو تەڤگەرە گۆکاری بۆ ئەرکێمە بپارێزێ زمانێمە بپارێزێ حیفازێ لەسەر ڕەوشە کوردی و چەندا کوردی بکێ و دیفاعی دەبەر ملەت ئێمە بکێ ملەتی کورد گەلێک بەرخۆدان کرد. تیرو مخص از رحنكي بد مسر ديروكا تفكرا سياسي كردستان سوري جبوي ام عبرت جي بقرن وام جي سودي بقرن بو بيشرو جاما باشا شتي قلتي دا تشيبون ام لينا فقرن وام بدنا فياكرن جنفشي نورا تشاوك اصطنقي ونكوكي ونخوشي ده شارچوا تفكرا سياسي دا كنتي تشيبو او اصطنقي وظلم وزوردستيا رجيمي هذا سد السراتيا دولة سوري چاوا ملتي كرد قلكي ايشاندن لي ابي ملتي قاربو برخورده جانا خدر باسك تبلو اصطنقيا حتى خوغاندا بيقونا غالي دیرۆکە ملەتێ کورد دیرۆکە کە پر زەنگینە دوارێ کار و خەباتێدا و گەلک کەسان گیانە خۆ دەرباس کرد بۆ پێکانی نامافێ ملەتێ خۆیان. سەبری فەخری ئار قامشلۆ.